دوای 33 ساڵ یانی شێروانە خەونەکەی بەدی هێنا و جامی خولی نایبی کوردستانی هێنایەوە کەلار من بۆ قسەکردنی زیاترە ڕۆمەلای ڕاهێنەری یانی شێروانە مامۆستا عادل سڵاو لێبێ ئەم ساڵ بوون بە پاڵەوانی خولی نایبی کوردستان چه هەستێکتان هەیە؟ پێشەکی بەناوی خی گەورە میهرەبان الحەمدولیلا توانین بڵین لەو پەڕێز خۆشیین توانیمان سپاس بەخوا ئاماژەت پێ کرد دوای خەونێکی زۆر دوای تەمەنێکی زۆر توانیمان خەونێک بکەین ڕاستی بە پشتیوانی سەرۆک و دەستەی بەڕێوەبەر و سەرجەم ئەو یاریزانە ئازدەمان و لە هەمووی سەرێکی تر پاڵنەرێکی باشی هاندەرە ئازیزەکەمان کە لە خۆشی ناخۆشیەکان لەگەڵمان بوون تەمەنە ئاکەم دڵیانمان خۆش کرد بێ نوێژێکی جوانمان بۆیانەکە و بۆ شارەکەمان تۆمار کرد بێ ئینشاءڵڵا شێوانەیەکی و باشتر و تۆکمەندر لە ساڵانی داهاتووە بینینەوە. باش مامۆستا عادل ساڵی داهاتوو لەگەڵ یانی شێروانە بەردەوامە بیت؟ وڵی ئەو ئەگەرە دوو لایەنەی لایەنێکیان لایەنی بەرامبەرە لەگەڵ دەستی بەڕێوەبەر سەرۆکی یانن بڕیا لە سەرمان سەعادەکان چۆن لاییکە خۆمم کە پێوەستە بە خۆمەوە بە هەموو ئەگەرێکە توانم بڵم بە ئەگەرێکی زۆرەوە بەردەوامە بم بەڵام لە داهاتوە چی ڕوەدا ئەویانە نازانم ئەگەرەکان چۆنن چین بەڵام تاوەکو ئێستا بڵێن لەگەڵیانەکەی بەردەوام. ساڵی داهاتوو شێروانە بەشداری خولەکانی عێراق کات ئەوە تاوتوێی ئیدارە کراوە یعنی بە ئەگەرێکی زۆرەوە لە پلانیانی وەرسی شێوانەیە کە ساڵی داهاتوو ئینشاءڵڵا لە خولی پلەسی عێراقەوە دەست پێ بکات. باشە دەستەکان خۆشت دوبارە پیرۆزە مامۆستا بڵێ وەکەوەی بینن دیمەنەکان کەسوکاری بەشێک لە یاریزانەکان هاتوونەتە یاریگای شێروانە و خۆشحاڵن کە ئەمڕۆ یانی شێروانە بۆتە پاڵەوانی خولی نایابی کوردستان هاتوونەتە ناو یاریگای شێروانە و وێنە لەگەڵ یاریزانەکان ئاگرن بەشێک لە کەسوکاری ئەو یاریزانانن کە ئەمڕۆ شێروانە بوو بە پاڵەوانی خولی نایابی کوردستان. ئەمەوێ ئاماژە بەوە بکەم پاشکەمێکی تر یانی شێروانە لەسەر قەڵای شێروانە ئاهنگێک بۆ هەواداران و یاریزانانی ڕێکەخاو بە بەشداری چەندین هونەرمەندی ناوچەکە پاشکەمێکی تر ئاهنگی بە پاڵەوانبوونی یانی شێروانە لەسەر قەڵای شێروانە ئەنجام مەدرێت.